بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو بەهۆی دابەزینی بەردەوامی نرخی دینار بەرامبەر بە دۆلار تووشی شڵەژانێکی زۆر بوون. ئەم ناجێگیریە نەک تەنها کاریگەری کردوتە سەر جوڵەی ئاڵوگۆڕی درا و مامەڵە پێوەکردنی، بەڵکو دڵەڕاوکەی گەورەی لە نێو هاوڵاتیانیشدا دروست کردووە بە جۆرێک کە متمانە بە سەقامگیری نرخەکان تا دێت کەمتر دەبێتەوە. ئەمە تەلاعوبێکە بەڕاستی ناکرێت، بەڕاستی ئەم شتانامی کاتیە 100% دێتەوە خوارەوانەیە بەش بە مەرجێک پێم وتن لە ئۆپێک نێتە خوارەوانێ لەو تهدیدەی کە خۆیان داناوە هەچ وڵاتی حیساری لەسەر نەبوو مقل لە پارەکەی ناترسم، هەچ وڵاتی حیساری لەسەر بێت ڕێزمێ بۆ وڵاتانێک کە حیساریان لەسەرە من لە پارەکەی ترسم لەبەرچی لەبەرەوەی ئەو یەدەکێکی بەدەستەوە نابێت کە یعنی تەلاعوبی پێ و کە یاری پێ بکات. تۆ ڕۆژانە نەوتە فرۆشیت بە بانقی نەو دەوڵەتی ئەیتەوە بە بانقی ناوەندی و لە هەمان کاتیشە ڕۆژانە دۆلارە خەیتە بازارەوە بەچی هۆکارە بەرزە بێت هۆکارەکەی چییە؟ ئێستا خەڵک دۆلار ئەکڕەیە ئەیفرۆشێ. وڵی من و توشمە ئەوەی کە دیناری هەیە با دینارەکەی بێ ئەوەشی کە دۆلاری هەیە بە دۆلارەکەی بێ تا چەند ڕۆژی ئایندە ئینشەڵڵا بە ئیزنی خۆی گەورە بزانین پەرلەمانی عێراق چ بڕیاردارێکە لەسەر قەزەی دۆلار تاکیدیش بە ماتوڵ دانەبەزێت لە ئۆپێک بۆ شێوازە دۆلار بەرز نابێتەوە. ئەم بارودۆخە خەڵکی کردووە بە سێ بەرەی جیاوازەوە، بەشێک بە هیوای قازانجکردن دۆلار دەکڕن، بەشێک لە ترسی دابەزینی زیاتر دۆلارەکانیان دەگۆڕنەوە بۆ دینار و بەشێکی زۆریش بە بێدەنگی چاوەڕوانی ئارامبوونەوەی بازار دەکەن. شارەزایان هۆکاری ئەم ناسەقامگیریە بۆ پرسی پێکەنانی حکومەتی نوێ و حیساباتی کۆتایی ساڵی بانکەکان دەجێڕنەوە. یعنی لە 20 کەس 15 ئەگەڕێتەوە پاشەکشیان وەڵاهی نەترسێ باشە بۆچی دۆلار ئەمە چۆن بەرزە بێتەوە ئاواش دابەزێتەوە بەس دابەزینەکە نایەتەوە بۆ سەرچن لەوانێ بێتەوە 5-6 دوای دەرخستەی تازی ساڵی نوێ لە بەغا ناوەندەگە ڕۆژانە پشتگیری بکات پشتیوانی دۆلار بکات بۆی گەڵا بەرز نەبێتەوە وردە وردە دابەزێت. کاسبکارانی بازار جەخلەوە دەکەنەوە کە پێویستە خەڵکدان بە خۆیاندا بگرن و لەم ساتە لە کڕین و فرۆشتنی دراو دوور بکەونەوە، چونکە کاتێک نرخەکان جێگیر نین ئەگەری زیانی دارایی زۆر زیاترە لە قازانج. بۆیە باشترین بژاردە چاوەڕوانکردنە تا گەڕانەوەی سەقامگیری و جێگیربوونی نرخەکان لە بازاردا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.